مشاوری هەمومان دەستی ژنە سلااوان لێبێ ئێوە ئەمڕۆ ئەو تۆ ئەبینم هەر هاتمە لاتەن دەم بە خەندە و پێکەنی نەمە تۆ هەر لە ماڵەوە هەروایت وڵی من ئەوەنە پێکەرم لە ماڵەوە میلیۆن مەڕز بوون ئێوە ئەمڕۆ دوو بە دوو هاتوونەتە ئێرە یعنی ئەم گەشتە خنزیرانەتان بە خۆتان ساز کردووە چۆنی بوو بڕیارتاندا هەر سەردا هاتوونەتە ئێرە یاخود لە ئەمە جێمی دۆمە وڵا ئەمە ڕاستەکەی ئەمە جەمی دووەمە بەیانی ڕۆشتین بۆ لای قەیوان و قەیوانی گەورە و خوارە و چەمی مۆکە بوو ئەو مەنتیقەیە ماشەڵا زۆ قەرەباڵغ بوو ئیسیحام بوو شوێنی دانیشتنوانە نەبوو هەر چۆنێ بێ فڕێکمان لیا بۆ ناخواردن لەو مەنتیقەیە ئیتر دوایی جەولەیەکمان کرد بە ناو جادەی قەیوان و مەنتیقەی چەمەکە و ئایتر ئاوا هاتینەوە بۆ ئێرە بۆ دانیشتن و هەم نزیکە لە ماڵەوە دوایی ناکەیتە ئیسیحام و ئەوانەوە و هەمیش خۆشترە و جەوی چۆن دوو شوێنەکەیت جەوی ئەم دەش و دەرە چۆن بوو ئەم باران بارینە تا چەند سەوزایەکە یعنی ئارام بەخشە بۆیە بوو وڵا بەڕاستی ئەم بارانە هەموو دڵۆپێکی بەلای منەوەڵی بۆ من باریوە یعنی کەس نەبوو نامۆرتابێت چونکە ئێمە لەوە پێش وشکە ساڵی بوو پاروشکە ساڵی ساڵ دەش و دەرسەوز بوو لەخوا بە زیارەوەڵا لە هەر شوێنەکە دانیشتی ئاواتە دەرەوە ئێمە بەبوونێ قەرەباڵغی و نەمانتوانین بچینە ئەودی و باسی ئەوی ماڵەکە قەرەباڵغ بوو خەڵکی لێ بوو وڵا سپاس بخوا خەڵکەکە هەمووی دڵخۆش و بەعام ئەوەی کە من بینیم خەڵکیش زۆری پێخۆش بوو بۆی هاتووەتە دەرەوە ڕاستیەکەی ئەمە لەکێ دەمێکێ نەورۆس هات و جێژنی بەسرا ڕۆشتووە ماشەڵا باران نەیەشت ئیتر هەمووی بۆم جمعەیەمان کۆ کردەوە ئارەوەڵا سەیرانی پێشوزان نەکردو ئەمە یەکەم سەیرانمان سلااو لێبێت تۆ باسی ئەو بووکە ئەمڕۆ سەرمەشقی سەیرانەکە چێ بوو خۆت ڕێکە خستووە یاخود سڵاو بەخێر بێن طبعاً لە هەموو خێزانەکان قسێ ئەڵێن ئێمە بە زۆری ژن هاتوینەتە دەرەوانێ گیراسە ئیران ناکەین بەڵام نا ئێمە مشاوەری هەمومان دەستی ژنە تۆ بە زۆرێ نایەن ئەمڕۆیان چۆنیە من ئەگەر بە دڵی خۆم بێ یعنی کاتەکانی من نەگونجاوە ئەو کاتین کە من حەزم لێ بێمە دەرەوە تێگەی بۆ ئەوان نەگونجاوە ئەمانیش کاتێکیان پێ خۆشە کە من حەزم لێنێ یعنی عەکسی یەکین وەڵا ئەمڕۆ بە بیرروڕای هەردووکمان بوو هاتینە دەرەوە چکە بەهارەکەی ئەلحەمدولیلا خۆش ئەمڕۆ جەوەکەش خۆشە و دوای کۆمەڵێکی زۆر ناخۆشی و نەهامەتی دەرونی کە بەسەر وڵاتەکەم و شارەکەمانە هاتووە ئەم هەموو تۆپباران و شەڕ و ئەم سەراسەر هەواڵە ناخۆشە ئیتر ئەلحەمدولیلا جمعەیە خۆش بوو پێکواتینە دەرەوەتمان بەشکم ئینشەڵڵا داوامیش بکرێتەوە ئەو کات مەشغوڵی پرۆسەی خوێندن نەبین و پێمان ناکرێت زۆر لێرە ڕووی خۆشەوە لە ماڵەوە هەروە بۆ شێوازەیە ئەلحەمدولیلا هەردووکمان کەسێکی ماسکمان نییە لە ماڵەوە چۆن بین لە ناو خەڵکی و لە دەشت و دەر و لە سۆشیال میدیا لە هەموو شێوازەکە هەمان شێوین بەڵێ ئەگەر باسیەوە بۆ بکەی ئێوە لە ماڵەوە زیاتر خواردنەوەوانە ئایدی ئێوە کە دێنە دەرەوە زۆر لێنم ینی لە ماڵەوە شەر لێنێ وەڵڵا ئاواتیارنەوەی ئەو مناڵانە ئەم خواردنیان بۆ دروستکەم زۆر خۆشە لێرە بە تایبەت ئایدی کەم نا لێرە ئایدی خۆیەتی گۆشت برژان و تەرتیبات بەس خۆشکردن و شتەکەی لە ماڵەوەیمە دروستیەکەین چکە لێرە عادەتەن چێش لێ نانین تەنها بابەتی برژاوە لە ماڵەوەش هاوکارێکی زۆرمە بە حکومی من مامۆسام و خوێندکاریشم من داوامی شەوانەشم هەیە شەو درەنگێمەوە ئیتر دەستیا و چەشتونانی زۆر خۆشە و خۆشخۆرە خواردنی خۆش برسەکە ئەوەتر لێو رازین لە ماڵ بەدەستیش نانەخۆم ئەیتر لە ماڵەوە لێو رازینیترەوە وەڵا لەخوا بە زیابێ هیچیان کێشیان نیە لەگەڵ منە مەگەر من کێشیان بۆ دروستکەوەش ناوان کێشیان لەگەڵ منە نیە ناوەڵە دەست خۆش بێ بە هیوای سەیرانێکی خۆش و گەشتێکی خۆش.